مسرور بارزانی پێشوازی لە گیانی ڤێرناتی دۆستی گەلی کورد دەکات. ئەمڕۆ 4 سەی 2017 مسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میانەی پێشوازیکردنی لە گیانی ڤێرناتی سێناتۆری پێشوو واجێگری وەزیر بۆ کاروباری دەرەوەی ئیتالیا و دۆستی دێرینی گەلی کوردستاندا دۆزینەوەی میکانیزمێکی نوێ بۆ داڕشنەوەی پەیوەندی نێوان هەولێر و بەغدا بە مەبەستی بەرقەراربوونی ئاشتی هەمیشەیی لەسەر بنەمای یەکسانی و بەرژەوەندی هاوبەش بە پێویستدانە. لە دیدارەکەدا گفتوگۆ لەبارەی پەرەسەندنەکانی ناوچەکە و پەیوەندیە دووقۆڵیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئیتالیا کرا و جەخت لە فراوانترکردنی چالاکی سیاسی و ئابووری و بەردەوامی یارمەتی و هاوکاریەکانی دژ بە تیرۆریستانی داعشکرایەوە و ڤێرناتی ڕایگەیاند ئیتالیا هەمیشە یارمەتیدەری بەرژەوەندیە ستراتێژیەکانی گەلی کورد دەکات. لای خۆیەوە مسرور بارزانی ڕۆڵی ڤێرناتی لە یارمەتیدانی دۆزی کورد هەروەها هاوکاریە سەربازیەکانی حکوومەتی ئیتالیا بۆ هێزی پێشمەرگە بەرزن خاند کە ڕۆڵیان هەبووە لە تێکشکاندنی پەلامارەکانی تیرۆریستاندا. هەر لە دیدارەکەدا ئاماژە بە تەنگژە مرۆییەکانی ناوچەکە و ئەو ژمارە زۆرەی ئاوارەکان کرا کە لەلایەن هەرێمی کوردستانەوە حەوێندراونەتەوە و پێداویستیان بۆ داوین کراوە. پەیوەست بەو پرسە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان جەختی لە فەرهەنگی پێکەوە ژیان و لێبوردەی کوردستان کردەوە و ڕایگەیاند کوردستان پەناگەی ئارامی هەموو ئەوانەیە کە لە ترسی توند و تیژیەکان و یەکتر قبوڵ نەکردنەوە لە ناوچە جیاجیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕووی تێدەکەن. لە دیدارەکە ئاماژە بە کێشەکانی مووسڵی دوای داعشکرا و مسرور بارزانی ڕایگەیاند کێشەکانی بەر لە داگیرکردنی مووسڵ لەلایەن داعش هەبوون جارێکی دیکە دوای ڕزگارکردنی شارەکە سەر هەڵدەدەنەوە ئەگەر ڕێکەوتنێکی سیاسی لەسەر چۆنیەتی بەڕێوەبردنی شارەکە لە نێوان پێکاتەکانیدا نەکرێت. هەروەها دۆزینەوەی میکانیزمێکی نوێ بۆ داڕشنەوەی پەیوەندی نێوان هەولێر و بەغدا بە مەبەستی بەرقەراربوونی ئاشتی هەمیشەیی لەسەر بنەمای یەکسانی و بەرژەوەندی هاوبەش بە پێویست دانرا.